لە ماوەی ڕابردووە و ئەتوانم بڵێم هەمیشەش ئەم گرێ و گۆڵە هەیە لە نێوان بەشێک لە ئیمانداران و مامەڵەی ئەم بەشەی ئیمانداران لەگەڵ بەشەکەی ترا، ئەویش بابەتی زمانە. تێڕوانینێک هەیە منەمێ لەم بەرنامەی ئەم شەوە بیگەینینە کەنارێک و بیگەینە حەقیقەتێک کە لای بەشێک لە ئیمانداران و مسلمانان پیان وایە هەموو سروتێکی ئاینی، هەموو فەرز و سونەتێک ئەبێ بە زمانی عەرەبی بێ، و ئەم تێڕوانی نەگەیشتوتە ئەو شوێنەی کە عەرەبیزانێکی باش نەبی مسلمانێکی باشیش نیت. یادی بەخێر خانی مامۆستا جاسم لە ماوەکانی ڕابردووە ئەم گۆمەی زۆر توون ڕاوەشان و شڵەقانی و باسیەوەی کرد من لە گۆڕیشە وەڵامی گۆڕیشم بە زمانی کورتیە بێ، و ئەمە گۆمەکەی بە جۆرێک شڵەقان کە وەک هەموو جار مسلمانانی کرد بە چەند بەرەیەکەوە و قسە و باسی زۆری بەدوا هات. نەمێ بپرسم یەکسەر لە جەنابتەوە دکتۆر، کە وا بزانم تۆزێک باخسەر با پێشێنەکەەوە یعنی عەرەبیزان و ئیمانداری و خواناسی ئیلا بێ بە زمانی عەرەبی بێ؟ سپاس بۆ جەنابەت بۆ پرسیارەی. ئوستاذ مەسئلەی زمان و لەگەڵ مەسائیلی خواپەرستی و دینداریە بابەتێکی وابەستەی یەک نین، بڵێ کەسێک ئەگەر بێت و فلان زمانەی نەزانی ئیماندار نییە. یعنی وەکەوەی تازە جەنابەت لە پێشەچیت باس کرد هەڵی کابرا بەقەدەر ئەوەی کە عەرەبی زابی بەمانە ئەوەیە کە لە خوا نزیکە ئەمە دەزانین ئەبوو لەهەب مامی پێغەمبەری بۆ عەرەبی زانیش بوو، خوای گەورەش فەرمووی تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب. ئەوە شتێک نییە کابراایەک ئەگەر بێت و عەرەبی معنای ئەوەی ئیماندارە غەیری عەرەبی بەمانە ئەوەیە کە مسلمان و ئیماندار نییە. نەخێر، بەر لە هەموو شتێک ئیماندارە ڕەبتی بەو دنیا بینی و بەو فکرەوە هەیە کە ئینسان سەرچاوەگری لەو مەصدەرە معریفیانەی کە پێی دەوترێ مەصدەری معریفی ئیسلامی کە خۆیان لە قورئان و سونەت و سیرەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەبینتەوە، لەگەڵ ئەو سەرچاوانەی کە لە قورئان و سونەیە دواتر خۆیان ئەبینەوە و سەرچاوەی تەبەعی. مەسئلەی زمان یەکێکە لە دیاردەکانی خوای پەروەردیگار، یعنی یەکێکە لە ئاەتی خوای پەروەردیگار کە خوای پەروەردیگارە فەرمی وەمین ئایاتیه اختلاف ئەلسنەتیکم وەئەلوانیکم، یەکێکە لە نیشانەکانی گەورەی خوای پەروەردیگار جەلە جەلالوه کە زمانی جیاوازی بە ئێوە بەخشیوە. لێ کاتێک کە ئیسلام دێ بە هیچ شێوەیەکی نایە ئیش لەسەر قەڵاتچۆکردنی زمان بکە. باش اغتیالاتی زمان لە تاریخی ئیسلامی وەکو ئیسلام تێگەی وەکو تاریخی ئیسلامی بە هیچ شێوەیەکی بوونی نەبووە، ینی ناشکرێ لە ئیسلامە جێی نابێتەوە. بەڵام خۆی زانی ئیسلام کە هاتێ فکرێکی ئومەمی هەیە، ئومەتی هەیە. ئەو فکرە ئومەتیە لە خاتری پێشەوەی کە پێغەمبەر بێ عەلەیهی سڵات وسەلام لە نێو جەزیرەی عەرەبیا و لە نێو خەڵکی ترا کۆمەڵە بابەتێکە بوون خەڵکیان بەیەکەوە ئەبەستەوە، قەبیلە بوو، مەسلەحەت بوو، دەسەڵات بوو، هێز بوو، ئەوانە ئەو بابەتانە بوون کە ئینسانن بەیەکەوە ئەبەستەوە. بەڵام کە پێغەمبەر دێ عەلەیهی سڵات وسەلام ئەو تەرابوتەی کە ئینسانی بەیەکەوە ئەبەستەوە گۆڕی لە قەبیلە و لە خوێن و لە زمان و لە کلتور لەو بابەتانە کردی بە بابەتی عەقیدە، دنیا بینی، خواپەرستی، تاکخوایی، ئەوەی کە پێی دەوترێ عەقیدەی ئیسلامی. کاتێک کە ئومەتیش دروستە بێ حتمەن ئومەت پێویستی بە وەحدەتە، کە پێویستی بە وەحدەتە پێویستە پەیامێکی هەبی، پێویستە زمانێکی شەبی وەکو زمانی سروت، وەکو زمانی دروشم، نەک وەکو زمانی قەوم. بەمعنە ئەوەی ئەمە هەمووی زمانی هاوبەشیشی بۆ بێ. بەڵێ یعنی تو بەخۆی هەموو ئینسانێک چوار دائیرەی هەیە. ئەتوو دائیرەی وەتەنیت هەیە، دائیرەی وەتەنی کە لە نیشتیمانە چەزی، دائیرەی قەومیت هەیە، و هەروەها دائیرەی دینیت هەیە کە ئومەتیە، و دائیرەی ئینسانیشت هەیە. لەو چوار زمانە لەو چوارانە تەماشاکەی زمانی ئینسانی ئێستامازان بۆی کەوا تەرابوتی ئینسان کۆمەڵێک تەحکوماتی تێداکە. جانبی ئومەمی ئیسلام خوای پەروەردیگار جەلە جەلالوه لەبەرەوە حیکمەتانێک کە خۆی زانی زمانی عەرەبی هەڵبژاردووە، زمانی قەومی نا، لیسانی عەرەبی کە لیسانی قورئانە، نەک زمانی قەوم، چونکە ئەو بابەتانەی کە ئەلعانە لغاتری و دووشتانە لێک جودا بکەینەوە. فکرەی قەومی بە مەعنا نەژاد پەرستی و ڕەگەز پەرستیەکەی 150 ساڵێکە هاتووەتە ناو عالەمی ئیسلامی، 300 ساڵێکە تەمەنیەتی لە ئەوروپا ئیستڕاد کرا لە ناو عالەمی ئیسلامی.
وكاتێک ئەوروپیەکان خۆیان بەدەست ئەو جیاوازی ڕەگەزیان ئەیان ناڵان دواتر هەستان ئیتحادی خۆیان دروست کردو و بابەتیان ئیسترات کرد بابەتەکە وەک بەرهەم ساڵح ئەڵێ تورکەکان لە یۆنانیەکان و لە ئەوروپەکانیان وەرگرت ماڕۆنیەکانیش لە تورکەکانیان وەرگرت بە سەقەتی عەرەبیش لە ئەوەکانیان وەرگرت ئەمەش لە عەرەبەکانمان وەرگرت بابەتەکە دەبێت ئەو بابەت هەتا ئێرە وەکو فکرە نەژات پەرستێکە بەڵام وەکو بابەتە زمانیەکەی خوای پەروەردیگار جەل جەلالو باش وپێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە چوویتە جێیەکی بە هیچ شێوەیەکی خەڵکێکی جبار نەکراکە و خەڵکە زمانی خۆی بگۆڕی بە هیچ شێوەیەکی باش تەفضیلی هیچ زمانێکیش وەکو زمان بەسەر زمانێکی دیکەدا نەکرا وەکو چی ساس ئەتو کاتێک کە زمانێک دەبێتە زمانی سروت و عیبادەت ئەو بابەتەکە بابەتێکی جیاوازە ئەتو ئەبێت تەرابط و علاقەت لەگەڵ من تۆسێک بابەتێکی تایبەت ئەڵێم ینی مەسەلەن ئێستا من لە ئەوەیە کە بەرنامە تاواکەین ئەم گوێم لای تۆیە ئەو سروتە ئاینیانەیە و دوعاانەی لە ناو خۆت ئایکەیت هەمیشە بە عەرەبییکی بۆچی بە کوردی نایکی بە کوردیشی بکەم ئەتیادیە بەس گوێم لێ نەبووە على كل حال عیبەکە نییە گەر بێت و بە عەرەبی بکەم لەبەرەوەی زمانی ئەسلی سروتەکەی زمانێکی عەرەبیە بەڵام ئەمە لە ناو سروتەکانە لە ناو یعنی عیباداتە دوو جۆرە عیبادەتمانەیە عیبادەتێکمانەیە کە قابلی دەستکاری کردن نین بابەتەکان دەقن لەو کەسێک کەوا قودرەتی هەیە لەو کەسێک کە توانای هەیە ئەو ئەبێ وابی مەسەلەن ئێستا بێ مناقەشە لە گۆڕ تۆ لە قەبرە نەزانی کۆ کاک دەروونجان ئەو پرسیار هەر وارد نییە ئەو پرسیارە لە ڕووی علمی جەدەلیەوە پرسیارێکی وارد نییە دوو لەبەر ئەوەی مەسئلەی قەبر بابەتێکی غەیبیە کە بابەتێکی غەیبیە لەوێ چڕوەدا چڕوونادا ئەتو دەبیت گوێ لە وحی ڕابگری لەبەروی قابلی ئەوەی نییە تو بە عەقڵ حکمە دەم لە بابەتەکەی هیچ دقێکی دینیمان لەبەر دەستدانیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زمانێکی دیاری کردبیانە خوای پەروەردگار زمانێکی دیاری کردبیتە زمانی فەرمیل و ئەو دیوی بابەتەکە بەکراوەی مایتەوە ئەگەر مامۆستا ئەمن برم وڵا زمانی کوردی و مامۆستا بڵێ عەرەبی و مامۆستا بڵێ فارسی و کە برێت تورکی هەمووی ئاڕای شخصیە باش بە هیچ شێوەیەکی دقەکی دینی پشتگیری ناکە کەواتە لێرە زمانێک جوابیتەوە نازانم لەبەروی بابەتەکە غەیبیە چ زوان بە چ زمانێک جواب بدەم یان جواب نادەم نازانم یاسایەکانی ئەو دی و چۆنە تاوەکو نەچم لەبەروی مادەم پێغەمبەر شتێکی بە من نەگوت عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا وەت برێمێ وەڵا کاکە بە فیرلەندی جواب بدەم و چ زوان بەڵگەت چییە لەو جێڕادەوەستم ئێستا وەم بۆت برێمێ برێم بە کوردی جواب بدەم وەم برێ بەڵگەت چییە دەبی وەت برێمێ وەڵا زمانی داک و بابێ منە و وچی مامۆستای برێم وەڵا کاکە گەر بێت و مەلایکەت تێنەگەیشت نەچمە خوای شکایەتەکەم ئەم بابەتە بابەتێک نییە قابلی نیقاش بی لە مەسائیلی عەقلیاتە ئەگەر ببیتە حەزیش ببیتە مەسەلەی قەومی من کابراایکی کورد زمانم شانازی بە زمانی خۆ ئەەکەم حەزەکەم لێ بە کوردی جواب بدەم ئەگەر بیت حەز بەس ئایا دینە دقێک نییە یەکلایی کرد باشەر بابەتە کە کوردیش بوو کوڕە بەڕێزەکە لێرە وتی حەزەکەم ئەمە داکەنێ بۆی کە لە کوردەکانی لابێت جاگەردایە تەواوەستەوە باش خۆش بدیخۆ ئەو تێڕوانینە تاوە کە لە پێشەکی بەرنامەکە باسم کرد کە هەیە بەوەی کە ئیتر ئەوەی عەرەبیزانێکی باش بێ و موسڵمان بێ مسلمانێکی تێگەیشتوترە لە مسلمانێکی ترکە عەرەبیزان نەبێ یا بۆچی دوعا و نزای زۆربەی کاتی مسلمانان هەمیشە بە زمانی عەرەبیە یعنی ئەمە لە کوردستانین لێرەین وەکوتم ئەمە نەبێتە جۆرێک لە فەزوڵی ئەوە من هەمیشە گوێم لە نەک مامۆسا زۆربەی مامۆسایانی بەڕێزە بێت کاتێک کە گوێم لە دوعا و نزا و سروتەکانیانە بێ بە زمانی عەرەبیە لە کاتێکە بۆ بە زمانی کوردی نەبێ ڕاستی وەختێک و مرۆڤ تەماشای ئاین دکە ئاینی ئیسلام ئەو تەفادڵ نینە و مەوزوعی ئیختیاری زمانی عەرەبی گرێدایە ئیختیاری ئەو نەبی يعني آياتي قرآن بيروز دبيجي وما أرسلنا من رسول إلا بلسان قومه هر فرتوكا كداكتيا اختياري في تفضيل الزمان نينا هو قريداي بيخمبر محمد عليه الصلاة والسلام دناف عربا دبو طبيعية وقو قرآن بعربي داكبه إنجيل سر حضرة عيسى داكت طبيعية بزماني حضرة عيسى داكبه توراتي سر حضرة موسى داكت طبيعية بزماني حضرة موسى داكبه كاو عبرية سريانية چه زمان نازانم يعني مقصد جي تفضيلي زمانك لسر زمانك وك آيني إسلام نينا زمان وسيلك بو خاطري أو داخوازي أوامري أوامري وحي بجهن إنسان أو وك آين يك نقطة هيا أجر ما بحسي بكن تاريخي مسلمانة فقهي مسلمانة نآيني مسلمان ده تاريخي مسلمان ده فقهي مسلمان ده راستا أو نقطة يقول بيجيب هاتية ميدان
ودانا ديار كرن اگرت انسانك بو خاطرت مسلمانك باش بي بو خاطرت مسلمانك باش تي بيجه اسلام چد بيجي گركت عربي زانبه او نقطة بدا خوهاتي ديار كرن ودهن وقت تاريخي دجي قالك جارا خلفاء هبون هيزن دردورة خلفاء هبون دمنا دا بيشقرتية او موضوعي عربي كرنا وهولي دانا عربي سر خلقي فرض جيبكن ود اواري فرض كرني زماني عربي دجي حديثي ضرو موضوع السر زماني بيخنبر عليه الصلاة والسلام جي درست كرنا وكي نمونا حديثك بلاد كرن احب العرب لثلاث عربة حزكم بو سيتشت لأني عربي شبرقو أز عربم حضرتي محمد عليه الصلاة والسلام ولأن القرآن عربي وشبرقو القرآن بعربي داكتية ولسان أهل الجنة عربي وزماني روي خلقي روجي بحشد زماني عربية أو حديثكي متفقة موضوعة حديثكي بضروسر زماني بيخنبر عليه الصلاة والسلام هاتية درست كرن ولكن أو إشارتك دي دهن دمي تاريخي ده دهن وقتي ده أو موضوعة بيدبوة أو تأثيري خوشي حتى الموضوعي فقهي كريا البابتي فقهي كريا سؤالي موضوعي دعادك نقاشي موضوعي الزمان موضوعي لميجي دهات يكرن جمهوري فقهاء مذهبي شافعي مذهبي مالكي مذهبي حنبلي قبول ناكن نا آياتي قرآني بيروز نا تكبيراتي وي نا انتقالاتي وي نا أذكار دعاء يجي يعني حتى دعائك باشقا بو خوا بو عائلي خوا بو مالباتي خود هندروي الميج دا بكي بالزمانك بكر غير زماني عربي وتجار جي قبول ناكن اگر بيا وكي نا عربة مجبورة خفيري عربي بكي ناهي قبول كرم بأي شو جو كاربي بالزماني خب كاربيني مذهبي جو قبولي دكي أو كسيهانا مذهبي حنفية أو جي اختياري يعني إمامي حنفية واستشهاد دكي بحادثك يقول قال سلماني فارسي روداوة قول سلماني فارسي فاتحة يعني ترجمات كريا ورقران ديا بزماني فارسي بو قومي خوا ودهن روايات هذا جيد بيجن بأواب أمري بيخنبر يجب إذني بيخنبر بو عليه الصلاة والسلام تافلو قو أماناتي علمي جواد بيجي أو حديثات أغلب كتاب السنة دا جنين ولكن دحمو كتاب مذهبي حنفي دا أو درست بي جبروا يكي راستي إيرو يعني هولدانكي هيا قو بدنا خياكرن دناف مجتمعي مسلمان دا زماني مشتركي مسلمان زماني عربي بي وتكاتكي دا كاتكي نزور دور بود بين شي صال حفتي وكي نتوي مسلمان هاتا درست كرن القومية الإسلامية هاتا درست كرن زماني عربي زماني بيش بروي كي تصوري مدى جبلي موضوعي يعني قرآني بيروز وكي لميج أنا ما درخن أما الدعاء أثناء لميج دا خارجي لميج خطبي جمعة درس كرني كوني فير كرني إسلام وتفسيري قرآن وحديثي بيخنبر عليه الصلاة والسلام حمب زماني كردي بيكرن درستا وأتصور دكم كسي جو فقطي كربي لحجرين كردستان حتى ما ويكي مثلا روج أفاي كردستان حتى صالي هشتي هرب كرديبو حتى زماني عربي ضرب عمرو زيد بزماني كردي هاتا خواندن يعني كلمة بزماني بوشي هميشه مامۆسای ئاینی لە کورزمانە كان دكتور يعني بوشي هميشه بۆ نمونە حديثێکی پێغەمبەر درودی خوای لێبێ باسەکەن لە خوتبەیەکە لە سەر تەلەڤیزۆن چوزانم هەمیشە پێویستەکە عەرەبیەکەی ئەڵێن ئینجا دوای کوردیەکەی ئەڵێن يعني ئەم تەرجەمەی بۆچییە ئەواژی گرێدایە اختلافی مذهبی يعني نريني مذهب هنا يعني أغلبي مذاهب دبيجين جرك تشتكي عربي داخلي خطبي ببي باشي زماني خب كاربينا بو أو نقطة بس يعني أول تواوا لقوري ابن تيمية بيجي بيوست ناكي تذكاري يكسر بكردي بيجي شيخ الإسلام ابن تيمية باشا حتى تواني بو نمونة قرآني بيروزيش بكردي يعني ناتواني وكي ترجمة نوكي آيات آيات بالقرآن بيروز بعد زماني عربي ذاك القرآن بيروز ما بس يواني ما بس يوي ما صدري آية ذكرية بس أما كردية كي توزيع بكين عربية كي تدعى نبي يعني وقت يقول خذ بابي لا بس قرآنك بس قرآنك قرآن بزماني عربي ذاك أو قرآن بزماني عربي منو نتو غيري من كاري أو لابدي أو موجودة حاضرة من بو خاطري ملات بو خاطري كوملقهي كوملقلوي خطاب دك مروجي جمعة كاتي زور كرتا 10 دقيقة من دكارم آياتي بزماني عربي نبيجم يعني يكسر ترجمي وينا ينجي تفسيري وينا باش من أما برسيارة أيكم مثلا أتواني نيجيش آياتا كان مثلا قول هو الله أحد
الله الصمد مثلا دلميج ده بعربي بو بيكني دلميج ده حنتكيات ولا نو جبري خوا قورة بوشي نابه أثناء الميج ده أثناء الميج ده جمهوري فقهاء مذاهب سني مالكي شافعي حنبلي بهيج رنجي قبولي ناكن إيجو قبولي دكي الريدي مذهبي حنفية أتواني مذهبي حنفي مذهبي حنفي ده بس إشارتك بو أمانة علمي كاك يوسف بس بو أمانة برنامج كان يجاك يعني ساو أو بيو طب عليه خو مثلا خو قسيك تو تورق لا أو أبو مثلا خو بعربية كشي هر أو قسيك تو بس بو أمانة علمي بعربية كي بس بو أمانة علمي وقت يقول من بحثي مذهبي حنفي دي كم مذهبي حنفي بخوجي دي اختلافي هيا دهندروي أو اختلاف هذا قسمك بيجي حق تهيا بناء سر أو حادثة وبزماني خب اللي ما يجيبك قسمك هيا بيجينا لغير القادر حتى أقول في ريبي أخويا زين شو كاك دون جنبا باش باز كاك درون لكن نزيك يك حقيقته وش زنابي ما وصلت هذا بعسكر مسألة عبادة بيوندي بقوميته والنية أجر بيتو كرديك بزماني كردي نويش بكا وتركيك بزماني تركي نويش بكا وفارسيك بزماني فارسي نويش بكا قدسيتك ناميني لأويك ومسلمان بيك وربط بكره في غمري صلى الله عليه وسلم أفرمي صلوا كما رأيتموني أصلي شو نويش بكردو أوان نويش بكم لسروي قوميته لسروي زمانه زماني قرآن حتى عندك لو أنا الشيخ محمد الغزالي در بزماني عربيشنيا لسروي زماني عربية حاكم بسر زماني عربي لو فرق لما بين بابتك شلون اللي يبويك زماني شي ها باش طبعا شكاتو استاجر بيتو وایلیها ترکسکمان ئێستا مثلا لەمە دەچینە مەکەی تەماشاکەی تاکەشتێکە بەیەکەوە ڕەبطمانەکە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان فلیپینیەک تەماشاکەی ساحلیەک وردیەک شتێک بەیەکەوە مامە بەستێتەوە فاتحەیە بانگە نوێژە قل هو الله ئەحەد و تەحیاتە بابەتەکە ڕەهەندێکی حەزاری هەیە بابەتەکە تەناشتێکی ئەو تۆ نییە مەتەلەن برم دەیدەی بالێ دوو جەنای مامۆستای تازە فەرمووی حتا لە مەزەبی حەنەفیش یعنی ئەبوو حەنیفە هیچ کتێبێکی لە پاشە خۆی بەجێ نێشتە ئەبوو قاضی ئەبوو یوسف و أبو محمد حسن الشيباني فقهي أو نقل كرديا لو لقر أو رأي ما مصيدانين ضل الأخير كي لبش ما بتقولوا لبرو أو العراقي بوا ديتي خلق بيستي تسندك كاتي كوا خلق شيء ديكي غير زمان عربي ديتنا زمان عربي وصفتي ثقافية وكاتي كأبو حنيفة هبوا ثقافية فارسي ومدائن بايتختي إمبراطورية فارسي وخلق كان كدور بين الزمان عربي بابتك تشون بوا لو ضلن أما تأثير لتأكا لو بعد حضارية لو بعد شهرستانية كإسلام باشا بلام أي أجر كره بس تماشيك لغير نويش لدرو نجوش زناي ما مصطفى فرموي دعاء بكردي معنيه بلام نيش إلا بعربي بيت أو جماني تدانية يعني أكثرية علماء لقال أوي دان زورينية ساحقة قابل قصة لسر كردنيا دو أتو لدواي استعمل لحزريمة فقيه من حفظ فقيه من شازله فقيه من دفقيه حتى فقيه عربي شمكلكن بوا محاولة كرده فير كردي بكم دي بزبانه من تبقى شون كلو كاتك فقيه مش شو عربستاني باو كات فير عربي بلام تي عين كتابي عربيه نحوي عربيه بكردي بيالم فقه شافعيه بكردي بيالم تجي لبرسي حتى استاذ تماشيكا لنا وما ملايا ما مصاش اسعد فني خيلاني هي كتابي شيء بناي إمارتي سوران لو أخيرا كاك أرز ختي وجماعات تشيدي كاستين تحقيق يعني كرديا برو تماشي بك يعني محاولة يعني كردي باريزغاري لزماني خويا يمكن أجر شيء زماني مثلا تدريسيش كعربي بو بسري دازال ما لا يقولي كوي بهماشو برو تماشي شاعر كان ممكن خوتو أحمدي خاني كاتي كما موزيني أنوسي نوبهاري أنوسي بزماني كردي دنوسي لو أستاذ بابتك موضوع عبادة جیاوازە لەگەڵ موضوع دیکە بە هیچ شێوەیەکی ئیسلام ناب زەنای مامۆستای گوتی حاکمە کاتێ زوڵمی کردی و ویستی ڕەیەکی خۆی فەرز بکە لە بوعدێکی قەومی بابەتەکە تەمسیلی ئیسلام ناکە و لە هەمان کاتدا حەقیقەتیش نییە و هەروە زوڵمیشە تيجي الظلم يشاء لو قومي أكا لو يتواشى ككردي كس شهات مثلا دزدا شيء واجب بكالة سر من بريد دبي دبري بكي أمن شوي ما بغداد دوام كردي أستاذ ليرة دروش متاوك وده شو متجبل حمرين يادي بخير وكاتك وهذا صلاة كردي ليه أبو هتاوك وأبي كردك شلوار ملبرداو ليه بانتورم لبركر كاتك أتسمى قسمي داخلي شلوار ملبردكر كاتك ده تسمى وكل بانتورم دبكر دات مو شلوار ملبردكر بابتك موضوع عبادات جوازة لقل بابتك كاني ديك بابتك كاني ديكش استائمة ديان وصدن الحمد لله مكتبي كردي مكتبي زور دولة من استا هم كتابة كانوا ورد جرد لبو زماني كردي بديان تفسير مان نزيك شخص تفسير ماني استا بزماني كردي لكاتك نوشروا مصطفى عليه وقت خوي ويستم تفسير قرآني بخوين موا لا بنزا كان عليه هم مكتبي كردي قرام يك تفسير كردي مدسنا كوت بوي بريارم دا في ظلالي بخوين موا لنوي كان لقديم كان جلالين بخوين موا أمرك
زاڵم ئەمر نەکە زمان وەکو مامۆستایان وتیان ئەسپاوێکە کەرەسەیەکە بەشەر دەستی پێگەیشتووە و بە وەسیلەی زمان توانیە ڕابردوو و داهاتووش بێرێتە بەردەست تێگەیشتنێک دروستبە کە کردی بە نووسین کولتوری پێ هەڵگرت زانینی کۆنی گشتی جەم کرۆ هاور دێرا پێویستی نەکریتر مرۆڤ لە ئەوڵۆ دەست پێ بکاتەوە ڕێک لە دوای مرۆڤەکانی ترۆ دەست پێکرد ئەگەر زمان نەوایە ئەم هەموو لاوازیە ئەم هەموو هێزە ئەبوو بە لاوازی هەر هەمووی پێچەوان نەبووە بەڵام باجارێ لە دین واز بێرین زمانی دین بزانم فوتبال زمانی خۆی نییە ینی ئێستا هەمووی فوتباڵیستەکانی جیهان ئەچن بۆ ئۆلەمپیک ئایا هەر زمان و زێد و کولتورێکیانە لەوێ ئەبێت داوەرەکە خۆ زمانی گشتیان نازانێ هەمووی وڵاتەکان ناتون نابێ زمانێکی بێ گشتیان لێ تێبگەن زمانەکە یاسایە تقریبا یاسای کە یاریەکەی پێک گەرەک مەڕێک ئەوە بێژم زمانە ئستانداردەکە ناوەنین یاسا ئایا پزیشکەکان لە ژووری وتاقی عمەلا بە کوردی دانشن وشەکان نێژن یا بە یەک ئیشارەت بە یەک وشە وەختێژن کابرا CPR کریایانی چی یعنی وڵا دڵی خەوت و بە شۆک دڵیان هەڵساندەوە ئیتر دانانشن بە درێژی قسەکان بکەن ئایا زمانی بیرکاری بۆ هەمووی خوێندکارەکانی جیهان یەک زمانی سابت نییە ئایا ئەگەر دین زمانەکەی عەرەبینەوەیە ئیسا بیانومان نەرد بۆچی کوردیە ئەگەر کوردی نەوایە تورکی وایە بیانوو نەگیریا بۆچی تورکێ ئەبوایە هەر زمانێکی بووە ئیسا دینی ئێمە زمانەکەی عەرەبیە ئایا دینی ترمان نییە عەبری بێت دینی ترمان نییە لاتین بێت بۆیەکانە هەر ئەبێ ئەم بیرۆکە لە زمانێک و بێتە دەر ئیتر فکرێکە وحیەکە هەرچیە کەس وەختێکانە تێتە قاڵبی مرۆڤایەتی ئەبێ تا ئەو شوێنە تەواو هاوڕێ ئەمە تەواو زمانەکە بەڵام لە دوای ئەوە مامەڵەکردنی خەڵک و مامەڵەکردنی ئەوانەی کە تەحلیل و تەفسیریان کردووە ئەوە ئستا با من بە زمانی دین نێژم بە زمانی دەروون ناسی بێژم من مناڵێکی 2 ساڵان وا لەبەری دەستما فێریەکەم خوێندکارێکی زانکۆ نابێ زمانەکە شی ئاسان بکەم و بۆ مناڵە وردەکە تۆ بلوێرێژی ئایا ئەگەر هینێک بێت باغلەمایەک چی پێژن باڵەبانێک بێت یا شمشاڵێک بێت یەکسان دەمی پێوە نەنووفوی پیاکە مەولانە فەرمی وەختێکانە فوو ئەەکەی بە شتەکە ئەبێت دەم و بکەیتە ڕێکی شتە نەک شتەکە بکەیتە ڕێکی دەمە ئەگەر فووەکە ئەوە تێرێتە قسە ئیسا من گەرەکمە کەسێک فێر بکەم ئەبێ من دەمم بکەمە ڕێکی گوێ ئەو وەختێتەکی مناڵێکا قسەکەی مەولانا فەرمێ پدەر بەهر طفل نو تیتی کند گەرچە عقلش هەندسەیەکی کند ێژە باوکێکە خەریتەی جیهان خەریکە بە عقلی دروستەکە بۆ مناڵەکەی قسەکەژێت تەتە بڤە چزە وا قسەی بۆکە بۆ مناڵەکە تێبگات بەڵام زمانە ئستانداردەکە ئەوە وا زانستەکەی لێوە تێتر تۆ ئەمە ڕقەمی سێیە نازانم ئینگلیسی پێژێ تری کوردێژە پێی سێ فارسێژە پێی سێ نازانم عەرەبێژە پێی سولاسە هەر ناوێکی بنن ئەمە ئاخرەکەی هەرسێس زمان 4 تەوەری هەیە دوانیان وتن و ژنەفتنە ئەوە ئەکەوێتە بەرەی کولتور دوانییان نووسین و خوێندنە ئەکەوێتە بەرەی زانست وەختێ زمانێک بوو بە زمانی زانست خوێندن و نووسین پێیاکە بۆ حرەکەیەکی زیاد پێیانەکە زمان بە وتن کەس بە مەیلی خۆی لێ تێگا بە نووسینی شەرخەتەرە خەڵک وەک خۆی لێ تێنەگەن و لە زمانێکی ئستانداردانین بۆ نووسین بۆ کەسەکان وەکو خۆی لە زمانەکە تێبگەن بۆ دقەکە هەرکایە ئەچوە هەروە بێت بۆ کەم و کەسێکی تیاد بێ بدانی بیژمێری من ئەو جاریژوە ئەبزان پار وتم پیاوێک جگەرەیە کێشە ئەمە وشەیەکی ئاسانە بیچی نووسی لەسەر کاغەز ئەوێتە پیاوێک جگەرەیە کێشە ئیستا من وێن پیاوێک جگەرەیە کێشە مەبەستم چییە ژنێک نییە پیاوێک جگەرەیە کێشە ئیسا قسم پیاوێک جگەرەیە کێشە جگەرەی کێشا و تەواو بچوو بۆ یەکانە وتن مانا پەیاکات ئەچواتە قاڵبی کولتورۆ و ماناکە گۆڕێت ئەچواتە جێگا ئەچواتە مەکان ئەچواتە کەسایەتی ئەچواتە مێژوو ماناکانی ئەگۆڕێت ئەمە زمان ئەگەر بزانین ئەم اختصاساتی هەیە قبوڵەکەین بۆوە زمانێکی ستاندارد بێت لەو ناوەڕاستە زۆرترین تەفاهم لەسەری دروست بێ زۆرترین تێگەیشتنی لەسەر دروست بێ هەر بوارێک بواری زانستە بواری وەرزشە بواری دینە پێویستی بە زمانێکی ناوەڕاستێ ئەوە وەکو ئستاندارد ولی ئەم زمانە ناوەڕاستە خەڵکەکە نایزانن دین وەختی تێتە وڵاتێشێ بۆنی وڵاتە بورێ هەر ئێستا تۆپەپی هاتەسە کوردستان بۆنی تۆپەپەی کوردستانی گرت چەپڵەکان بۆیان کوردستانیە
قسەکان کوردستانیە ڕێو ڕسمەکە کوردستانیە ئەچواتە وڵاتێکی تر جۆرێکی تری پێێتی بۆیە منێژم زمانی دین لەو حەدا کە زمانی ئستانداردی دینە ئەوە ئاسایی وەری بگرین و تەبیعیە وەێ بۆ تەفاهم بۆ تەدریسی بۆ تێگەیاندنی بۆ بە کولتورکردنی ئێستا ئەسلام کەم لە کورد کەڵکی وەرگتووە کاریگەری ئیسلام نییە بەسەری کورد نییە بەسەری ئیسلامەوە ئیسلام نییە بەسەری کوردۆ هەروەها کاریگەری کورد نییە بەسەری زانستۆ ئیسا کۆچەر بیرکار کاریگەری نییە بەسەر زانستی جیهانەوە ئایا زانستی جیهانیش کاریگەرینەوە بەسەری کۆچەر بیرکارەوە بۆیە ئەمە بکو تەعاملێک بەرچاوی بکەن شتێکی ئاساییە و بێژین ئەم کەرەسە ئامانجەکەی چیە زمان کەرەسەس ئامانجەکە تا ئەو شوێنە ئاساییە دکتۆرۆک و باسە کرد بەڵام ئیتر لەو شوێنە ئاسایی نامێنێ گەر جیاوازی دروستکە مەسەلەن مسلمانێکی کورد لەگەڵ مسلمانێکی عەرەبە عیارەکانیان فەرقی هەبێ نەخێر چون وتم زمانەکە زما وەکو مامۆسا فەرمووی نابێ زمانی قەومیە ئەو وابزانێت چون عەرەبیە زانێ وەڵا لە نایەوە ئەبوو جەهل دروست بووە شانازی بکەوە لیمنا مامی پێغەمبەریش بوو ئازاری چێدا و زمانیشی عەرەبیەک و ڕێک یەک و شەفەرقی نەبووتەکی زمانەکەی پێغەمبەرە وەلێکانە لەم وەری چۆ ئێمە سەلاحەدینی ئەیوبیمان بووە و هەرچەنەویش عەرەبی قسەیکرەوە لە نەتەوەیەکی کوردە و باوکێکی کورد و هاتووە نابێ زمان بێتە شانازی بۆ کەسەکە من هەر ئەمە بۆ دۆستانی تر بێژم کابرا چوە زمانی ئینگلیسی خوێنێ هەر ئێستا گشتمان خەریکی مناڵمان نەخێنە مەکتەب کوردی پێفێر ناکەین ئینگلیسی پێفێرەکەین تورکی پێفێرەکەین بۆچی وەڵام زمانە ڕەحەتتر ژیانی پێوکرێ ڕەحەتتر سەفەری پێوکرێ ڕەحەتتر کەسابەتی پێوکرێ هەمووی نووسەرەکانی دنیا ئەوانەی بەحسێکی بینەلملەلی بنووسن با عەرەبوون با کوردون وەختێکان لە بابەتی زانستی نووسە بیکەنە زمانی ئینگلیسی کەسێک پۆلی پێنج بێ زمانی ئینگلیسی بزانێ وەسە بۆ ئەویان نووسیوە وەلێ بۆ منێکە دکتۆرام زەبانی ئینگلیسی نازانم ئەو بەحسە بۆ من نەنووسراوە بێ بە دوای ترانسلیتێکا وەرگەڕێکا بگەڕێم بۆیە زمان زۆر گرنگە وەلێکانە کەسێکە بۆ نمونە چووە دکتۆرای زمانی ئینگلیسیرتە و بێتەوە بە ملی منە شانازیم کە وەڵام من زمانی ئینگلیس کرێکارەکانیشە نێرن بۆیە زمانی ئینگلیسی فێرە بنووتێن تۆ بەم زمانە چی تەولی دەکەی ئەوە بێژە بە من ئەنا زمانی عەرەبی پڕیە لە معلقاتی سەعمەرگشتی بە زمانی عەرەبی نەنووسیە مەگەر بەر لە شەڕەکانی غەزوەکانی پێغەمبەر دوو گرووەکە ڕوبەڕوویەکەوەستیان فەسیحترین و پاراوترین زمانی هەردوو گرووەکە بەر لە شمشێرەکان نهاتن زمانیان وەکو شمشێر بۆ یەک دەراویانەدا بە یەکتری حەماسی یەکتریانە جوڵان بۆ بەربوون یەکتری هەر بۆ زمانی عەرەبی یەکتریان شەلۆقەمە کرد بۆیە منێژم زمانەکە وەکو زمانی ستانداردی علم با لە جێگەی خۆیان ئێمەشسا لە دەروون ناسیا زمانی ستانداردی خۆمانمانە ئایساتە لە دەروون ناسیا وەختێژی کەسی ئەیدیشتیە ئەبێ بۆ خەڵک شەرحی بکەم وەلێ بۆ کەسێکە هاوڕێم بێ وەختێژم سیدیە وەختێکان نێژم پێ ئانتی سۆشیاڵە ئەو تێگا من چی وتە پێویست ناکە گشتی شەرح بکەم وەلێ وەختێکانە گەرەکمە لە پۆلا تەلەبەیەکی خوێنکاری دەروون ناسی فێر بکەم مێژم ئەیدیشتیە بێ دانیشم بە زمانی کوردی وشە گشتی بۆ لێک بۆ با شتێکی تریش بێژم ئێمە لەوێنە ئایسا مامۆستا لێرە بەرە بین ئاوا بین عجیبە مامۆستا سەداسەت جلوبەرگ چون کولتور فقط زمان نییە جلوبەرگی چێ سەداسەت پیاوێکی ئاینیە بە شێوەی لە عەرەب چوو مامۆستا پیاوێکی ئاینیە نە سەداسەت بە جلوبەرگ کوردێکی لە خۆ مسلمانە ئەو پیاوە مسلمانە وەکو عەرەب جەناب و جارێکانە دیار نێپیاکی نێودەوڵەتی منیش کوردێکم کەس نازانێ جارێ مەلامیان مەلانیم ینی تۆی ساکی بزانێ کوردی وەچی ئابزانین تۆ کوردی من ئەزانن کوردم ئەو پیاویچە ئەزانن کوردە نازان پیاوی بە تەمەنی کوردە یا پیاوی ئاینی کوردە ئەو پیاوە دیارە پیاوێکی ئاینیە بۆیە ئەمانە بەرچاو بکەین ئێمە وەختێکانە جلوبەرگێ چواتە بەری کەسێک ڕەنگە خەڵک ڕێزی پێ بدەن وەلێ نیشانەی بە ڕێزبوونی نییە من مەلای ئاینیە بینم منیش سەرێکی ماڵی خۆم داوە حەجێکم کردووە حەزم نەکرد کەشفی بکەم خۆشی یاخوا منیش لەوێنە هینێکی سپیم داوە بە سەرما لەبەر تیشکی خۆر من هەر بەچە خۆڕانە کۆ کردم وەلێ لەبەر تیشکی خۆر چون خۆر خەریک و ئەی سووتاندم بەرگەی خۆر نارم پیاوێکی ناسکم هەر بەڕاستی نەمەتوانی وەلێکانە هەر ئەو سێتەوە مامۆستای ئاینی من ئەیکاتە سەری ئەبوو جەهلیش لەبەری هەرو جلوبەرگەوە ئەوانەی لەم بەرەوێسیاون تاڵانی بەرانبەریانە کرد ئەوانی شەرە و جلوبەرگیان لە بەراو وریابین ئامانجەکە زمانێکی گەرەکە بۆ گەیاندن ئەمە بە هەندۆری بگرین بۆ شەرحی بۆ نەتەوەیەکترە ببێتە زمانی نەتەوەکە ببێتە جلی نەتەوەکە ئێستا باش ئێمە مەگەر مسلمان نین هەر بەو ڕێو ڕسمە مناڵ ناو نانین وە عەرەب ناوێنە ئەی بۆ ناوەکە کوردیە
ئەی بۆ ناوێنین ئاسۆ ناوێنین ئاڵا ناوێنین بانگ و ئقامەیکی بۆکەین ئەشکرێت ناوێکی عەرەبی چی بێت ئەمە ناکرێت ئەو بەرژ زەخت بکە لە من ئەبێ ناوەکانی عەرەبی من خۆم محێدینم ناوە باوکێکم بووە مەلاوە هەمومانی ناوناوە برهانەدین محیەدین سەلاحەدین کشتمانی وا ناوناوە بەڵام ئایا ئەمە دەستورە یا حەزی باوکم بوو حەزی باوکێک ئەی دێ من بۆی ساتە بەو حەزە نایکە مناڵەکانم یەکیان ئەڵای ناوەیەکیان ئاسۆینەوە کافریش نین هەر مسلمانین و هەراینە سەری ئەو ڕێچکەیەوە حەزەکە گۆڕیا و ئەم دینیچە ئیجازە نەدا ئەم حەزە بگۆڕێ گەر حەزەکە بەقوەتیوە پشتەکاتە دینەکەی باش زۆرێک کەس پشتی کرێسەوە لەبەر حەزەکەی باش دکتۆر ئەگەر کاریگەری نەبێ لەسەر ئازادی تاک یعنی لەو شوێنانە مەسەڵەن ئێمە لەبەر بابەتە نەتەوایەتەکەمان ئازادی تاک پشێوێنین بەڵام بۆ نمونە خانی هەت بە نمونونەکەی خۆی باوکی بە ڕێزیان خوالی خۆش بێ ناوی ناوە محێدین بەهادین چوزانم تا دوایی بەڵام دکتۆر مناڵەکانی ناو ئاڵا و ئاسۆ خوالیان نەسەنێ و تەمەند درێژ بن ئینشەڵڵا یعنی شتێکی باشی کرد وەکو کوردێک وەنیە نازانم بێژم باشە اختیاری ویە باش حەزی وەکو فەلسەفەیەکی نەتەوایەتی مەسەلەن مناڵەکانی ناوی کوردی ناوە چکە ئێمە جەنابەت لە ڕۆژاوە یعنی خۆتەزانی هەمیشە زروفی سیاسی لە کوردستان ئابانە چینە ئەو دەرگایەوە هەڵبەتە هەمیشە یعنی ئێمە میلەتێکی چوزانین ئەگەر بگەڕین بۆ بە ئاسانترین سوچکە مۆزوعی قەومیەت نەتەوایەتی تیا تۆخینەوە هەر کەمە یعنی ئەم سوچەی دۆزیوەتەوە بۆ نمونە لە مناڵەکانی ناوی کوردیە شکی زۆر جوانە ناوی کوردی بێ وەگەرەک ناوی کوردی من دەبێژم قەنەعەتی مدەت ئەو سەردەمێک و مەتێدەنا شبەرگۆ بەرکی ون الکوردستان بأو هستنا حسن أو كان صلاة الحمد لله وآزادا وإن شاء الله هر آزاديشي بمن يعني ولكن البارتشين ديال كردستان أو آزادين نبو وحتى دمكيني زيجي روج آفاي كردستان زماني ما قلسبو و بيكانوكي بوتابيجم جمع أبو عثمان صبري هي هم سياسة مدارة هم يعني أديبكي كردية كينجكي كرد هالبستكي نيفسايا شعركي نيفساندية شو جماعة أبو عثمان صبري جري قلت يا ما مستبو من ليه تماشى بك أو شعرات جوانا نجوانا نقدي تسرتشي قلت يا بيجي كرمك خوندوا بيشتي خلاص كريا قلت شونا قول الزور باشا كنت كلمة كردية دهنا درخة تام عربي كي جوان دركتية أو الزماني ما بغيرنجيا سبب سبب جبرجو أو ريجيمي جو دستهلات ضاربون احتلالي أو منطقي ما ذكرن قبولي ندكرن جو ما بكردي قصابكن ما بكردي فير بب مبوتا قلت حتى صالن حشتيانا يعني الحجرين كردام مفقاتي ذكر بزماني كردي ألفية بن مالك هابو زماني عربي ده يا سيدات الزاني ما بديلاني كردي دخند ما بديلاني كردي أشبر ذكر إيرو أو حمهاتية جوهرتن بزماني عربي جبروية كراستي بيوستيكي قالك ضرور هيا مال زماني كردي خودي دركفن دهمان كاد دجي جبير لكن جو زماني كردي جوان زمانا الى جمارة كدايا دقائمة كدايا دلستا كدايا بنوان زماني بن مطرسية حالانتني دايا هر صال دن يونسكو دا لستا كدر دكوي قائمة كدر دكوي دور داچتا دعا أري فأوا بيوستا مالي خودي دركو من أو نقطة دا نقطة كي إشارة بكم يعني هر كسي آزادة شون نريني ويلسر إسرائيل وسر جهو بشرنجي ما يزادك من موضوعي زمان بحسي دكم بابتي زمان ده منظور معجبا بتجربة إسرائيل وجهو زماني جهو عبري زمانكي آين دبو يعني هما تاني د موضوعي لبازنيكي زور بتشوفها برياري دان گوش بو خاطري گو پاراستني او زمان زور خدمت خبات بوها تكرن امر الدكتوراه بيتي خوندن لتل ابيب الاسرائيل او زوتشكي زور جرينج بو مسالي باراستني نتاوي ما خدمتك وصابكن جيزي درتج موضوعي زمان يعني جبر راستي تكي شاينينا يعني ايني اسلام دا جبلي موضوعي عبادتي لميج يعني خارجي او تكي شنينا جو زماني هر ملتك بيكار آنين لكن جي مهمتر تصوري من أوا خوندني قرآن يان خوندني حديث يان نيزيكي فكري آيني ببن بفكري كردي أو النقطة بو من دهاجرينج تريجي جبرقو بداخة وتصوري مدى القلق جها راستا ما بزماني كردي دخوينن ولكن ما بهيشي عربي دخوينن ما بهيشي تركي دخوينن ما بميجي فارسي دخوينن بيوستا تصوري مدى قناعتي مدى جبو خاطري ما بكارن استفادة كي زور قوراج أو آيني بيروز بقرن
من تصور دكم جرك ما إسلام درباسي فلتري كردي بكن بيجينجي كردي بكن شون هر ملتك أو إسلاما دي فلتري خدا دي بيجينجي خدا درباس كري أمر تدبيني إسلامك عربي هيا إسلامك تركي هيا إسلامك فارسي هيا جوازية وهنا ولو أو نافا بركي أو مصطلحنا يقوتن ولكن عملي ديارة بوش إسلامك كردينينا بوش ما قالك جارد كفنا بين أصل فكري يعني ملاي عرب يا ملاي ترك يا ملاي فارس شبرقو ما نبهشي كردي نبميجي كردي نزيكي أو نقطة باشا بەشێکی ئەو ئاریشەی کە تۆ باسیەکەی بابەتەکە زمان نییە ینی چکە زۆربەی مامۆسانی ئاینی عەرب لە ئێمە نزیکە بۆیە ئێمە هەمیشە ینی با بڵین تامی دینداریەکەمان عەرەبیانەیە بيجو من تأثير زمان لي هيا يعني زور جارة بري استا وقت يجو برسيارك يبو من هاتا كرن يكسر نبر بزماني كردي يكسر بميجيكي عربي من تفكير دكم شون غلام بدم شون برسف بدم باشي من بعربيجي حاضر ذكر برسف باشي من ورد قران دا كردي لكن تصوري دكم استا او موضوعي الزمان روج افاي كردستان والباشيري كردستان او اصلا زمان نماوه يعني ولكن هي او تأثيري هيشي عربيان هيشي تركيان هيشي فارس او مواه باش بیر لە چێکی بدي وڵات نەبیر دەکردو با سیلسلەی ئەفکارە نەپشێ لا بارك الله فيك بیری لە چێ کردو والله شت زور کە ئینسان بیر لێ کات وەزانی یەک بابەتە ئوستاس زانای مامۆسای تیشتی خرسە سەر بابەتە چی مثلا دین بە فکرێکی عەرەبی دین بە فکرێکی تورکی دین بە فکرێکی فارسی بە فکرێکی کوردینیمان ئەو مایکەکەم چاکەم زانی من ڕەنگ بی لەگەرە و تێڕوانی نەیدانە بم باش وەکو تێڕوانینی شخصی چکە پێم وایە ئەوەی کە هەیە تەماشا ئەەکەیت لە کللتوری مە لە دەستوری مە وەکەوەی باسم کرد تو 100 ساڵە فکرێکی قەومی عەرەبی هاتیە هەموو شتەکان لە تەقدیسی شخصی عەرەبی و تەقدیسی شخصی تورکی باسەکە شتێکی قێزەونە شتێکی مەرفوزە شتێکی مەطرودە پەیوەندیشی بە ئیسلامەتیەوە نیە ئەوەی کە بەشار ئەیکا ئەوەی کە سەدام کردیتی ئەوەی کەوە ئەنزیمەی عەرەبی لە منطقەی عەرەبیا کردیتان لەسەر ئیسلامەتی حیسێب نیە با بەناوی ئیسلامەتیش بێ لەبەرەوەی ئەسڵەن کابرا بڕوای بە ئیسلامەتی نیە تێگەیبرا ئەوە یەک دوو ئەو بابەتەی کە هەیە مەسەلەی پاراستنی زمان تەنها لە جانبە دینیەکەی نییە ئەبێ لە جانبە پەروەردەیەکەیت کەش تەماشا بکەین ئێستامە لە کوردستانی خۆمان ئەگەر وەکو نمونە تەماشا بکەین وچی زەنای مامۆستای تازە تەماشای کرد باسی کرد دەڵێ مەسەلەن ئەمە بە فکری عەرەبی نابی ئیسلامەتی بخوێنین لە هەمان کاتدا منداڵەکانمان لەسەر فکرێکی غەربی لەسەر زمانێکی فەڕەنسی لەسەر زمانێکی ئینگلیزی پەروەردەکەین یعنی لەو دیوی غەزوو کراینە وچی زەنای مامۆستای فەرمووی ئێستا گەنج دێتەکەنەمە کابرا تەمەنی لە سانەویە مامۆستا نزانی بە کوردی قسا بکە ئێستا یەک لە گەورەترین بەرپرسەکانی حکوومەتی مە لە کوردستانی کە پیاوی دووەمە لە حکوومەتی منداڵەکانی نزانن بە کوردی قسا بکەن کوردایەتی سم پێفرۆشن یعنی کەواتە بابەتەکە لێرە مۆزوعێکی دیکەیە کە ئەبێ ئەگەر دەمانەوێت زمانمان سەلامەت بی فەرمایشەکە لە بیر نەچێ یەک نوکتە بێت من دوێنێ شەو لە هۆتێلەکە کێشەم بوو کوردیان نازانی ئەگەر عەرەبیم نازانی زەنای مامۆستای ئەگەر بڕیارە زمانمان بپارێزم چی زەنای مامۆستای گوتی بە هەر یەکەمان لە ڕوویەکەوە زمانێکی ستاندەر دروست بکەین ئەو زمانە ستانداردە ببیتە سەرپەرشتار لە بۆ جیلی دووەم بەڵام ئاگات لێبی ئەمە ئەوەندەی کورد دژمنی زمانی خۆمانین ئەوەندە عەرەب دژمنی زمانی ئێمە نییە چونکە لۆ ئەوەندەی کەوا تۆماشێکە ئوستاز ئێستا حالیەن کابرایەکی وەکو خەمەنەی ئوستاز کورتە ڤیدیۆیەکی هەیە مەدحی هەژاریەکە لەسەر وەرجێڕانی قانونی ئیبن سینای لە بۆ زمانی فارسی دەڵێ بە نەوعێکی وەرجێڕاوە کابرایەکی فارس زمان معجەبە پێی تەماشەی بکە ئێستا کابرایەکی وچی هەژاری بڕۆ بزانە چەند نەفەر دەیناسن بزانە چەند کتابەکانی دەخوێندرێت وەکو زمان تێگەی خۆوەکو هەژاری بکوریانی وەکو زمان ئێستا سنە زۆر لە پێشی ئێمێ سنە ئەگەر لەژێر ئیحتیلالی فارسی شایە بەڵام لە ڕووی پاراستنی کللتوری زمانەوە زۆر لە پێش ئێمێ ئەوەی کەوا ئەتوانی ئەو کللتورەت لۆ بپارێزی زمانت لۆ پارێزی تەنها ئیسلامە تەنها حوجرە و فەقێ و مەلا بووینە و زمانیان پاراستیە زمانی شعر و زمانی ئەدەب بۆ توانیتیانە تاوەکو زمانی بینی کاتێکی کە فەقێ و مەلایان وەلانان سۆسیالیزم و ناسیۆلیزم و پەتاتەنیزم و ساوارنیزم هاتە گۆڕێ تێگەیشتی برا کات و بڕۆ وچی مامۆستای خاڵ ئەرێ بڕۆ تەماشەکەی فەرهەنگ بڕهان قانعی بخوێنەوە ئەو زار تێگەی زمانی کوردی لە حاڵەتە و جانەڵایەکدایە لۆی فەرات شاکەڵی کابرایکی ناحەق نییە کاتێک کە هەوڵەدا دەیەوێت زمانێکی ستاندار دروست بکە ئوستاز مشکلە نییە من ئیستیفادە لە زمانی خەڵکێکی دیکە ئەەکەم لەبەروی شارستانیەت متداخلی یەک دیکەیە ئیستیفادەی لێ ئەەکەم لە ڕووی عیلم ئیستیفادەی لێ ڕەکەم لە ڕووی زانست ئیستیفادەی لێ ئەەکەم بۆ مەرجەی زمانەکەی خۆم زمانی خۆک و ئەپارێزم ئەتو ئێستا وەرە لە تاریخی مێژووی کوردی بە تایبەتی جانبی زمانەوانیە مەلا و فەقێ و حوجرە و شاعیری کورد و ئەوانەی لێ دەرنێت چ ئەمینیت
سام هیچی دیکە نامین تو کاکەوە لو ئەمە یعنی ئوستاز دەبی ئێستا مەثەڵەن ئێمە بردە کۆڵانێکی تر بابەتەکان بابەتی دینیە موضوع دینیە ئێستا مەثەڵەن ئەمە کوردستانی ڕۆژئاوامان باش و ڕۆژئاوایەوە نییە کوردستانی ڕۆژئاوای لەبەر دەستماندا لە کوردستانی ڕۆژئاوای کوردستان بەرە ڕۆژئاوای کوردستان لەبەر دەستێمەدا طبعا ئەوانە خوای پەروەردگار حاڵیان باش بکە یا ربی و خاتر گەورەی خۆرچی باشە وایە لە بینی ئەوەی کەوا مەظلومە خوای گەورەی یارمەتی بدە یا رب العالمین بقناعەتی من ئەگەر بێت و ئیسیفادە لە غەڵەتەکانی مە نەکەن هەمان غەڵەتەکانی ئێرە دووبارە بکەنەوە نمونەی وان زۆر خراپترە بی لە نمونەیمە لەوانەیە کابرا برە لۆ ئینسانێکی ڕەشبینی ئوستاز ئەمە نمونەمێ لەبەر دەستدا ڕاستە هەتاوەکو ئێستا توانیتمان بە زمانی خۆمان قسە بکەین بەڵام صاحبی زمانێکی ستاندارد نین ئەتوەزانی کابرای هەورامی ئێستا دەڵێ من کورد نیم ئەزانی کابرای فەیلی ئێستا کابرای گەرگەری دەڵێ من کورد نیم چۆن هەورامی ئەڵێ کورد نیم من زۆر هەورامی دیتینە لەو ڕۆژانەشم برادەرێکی دیکە بینیەوە دەڵێ من کابرایەکم کورد نیم زمانێکی سەر بەخۆم هەیە بڕۆ لە زۆربەیان بپرسە بزانەوە دەڵێن یانەوە ناڵێن کابراایکی ئەمە قسە ئەوەی کە بینیتم من حکم بەسەر هەمووان نادەم تێگەیشت کابراایکی گەرگەری بڕۆ تەماشی کە بزان ئینکاری کوردایەتی خۆیەکەیاننا بڕۆ تەماشی کابراایکی یەزیدی بزان ئینکاری کوردایەتی خۆیەکەیاننا با ڤیدیۆ تۆ بنێرم گەورەکانیان کە ئینکاری وجودی کوردایەتی خۆیانەکەن کەواتە ئەگەر بێت و زمانێک نەبی بەیەکەوە بمان بەستیتەوە کلتورێک نەبی بەیەکەوە بمان بەستیتەوە دینێک نەبی بەیەکەوە بمان بەستیتەوە لە نەتیجەیە ئەبین بە ئاردی ناو دڕیێ هەروەکو بووینە زانای مامۆستای گلەیی لە سەقافەی عەرەبی کرد کە گوتیمە برادەرە برایەتیاوانمان پێ قبوڵ لە بەرەو زوڵمیان لێکرد ئەم نەزانم زانای مامۆستای چێندەری دێش ئەمە 100% دەگەری دامە برایەتی کابراایکی بەعسیم قبول نییە برایەتی کابراایکی ستەمکار و زاڵمم قبول نییە بەڵام ئەمن وەکو موسڵمان بەشەکەم لە ئومەتی ئیسلامی کە تێیدا عەرەب و تورک و فارسیش ئەوەی کەوا مجتەمع نەک دەسەڵاتی سیاسی تێیدا بەشێکە تێگەیشت کاتێک کە زوڵم لە من دەکرێت زوڵمە کاتێک زوڵم لە عەرەبە چش دەکرێت زوڵمە کاتێک زوڵم لە فارسە چش دەکرێت زوڵمە بەڵام ئەمن ئێستا کوم حاولە بکەم نەوەی خۆم پەروەردە بکەم ئەبێ زمانم هەبی زمانم کو هەبی ئەمن خاوەنی فلان مەدرسە و فلان مەدرسەی سویدی و گوندی ئەڵمانی و گوندی ئیسپانی و گوندی ئینگلیزی و گوندی فیرلەندی و گوندی فلان ئەبمە صاحبی چی بڕۆ تەماشای دەستوری کوردی کە لە زلچێ ژنا بەزانە چی تێدامە کا چارۆک لە پشتەکانی کووردا کا تاز لە سەرەکانی ئافرەتی کووردا کا باخەڵ شۆڕەکانی خەیلانی و بارەکی و سوورچی و خۆشناوان لە کوێن بڕۆ تەماشا کە بزانێت چیان پێوە دیارە لێ ئوستاز ئەمە ئەو بابەتە فکری قەومیانە بەڕاستی ئەبێ لە بوعدەکی دیکە چاوەڕ ئەوە بکەین خەڵکێک وا تێگەیشتە ئیسلامەتی بوویتە سەبەبی ئەوەی کەەوە ئەمە ئەو شتانەمان نەکەین ئەمە 33 ساڵە خاوەنی وڵاتی خۆمان خاوەنی دەوڵەتی خۆمانی لە دەوڵەتیش زیاترین چمان کردێ لە ئەزانی ئەمە لە کولیە شەریعە بوو مەمنوع بوو بە کورد و کوشلواری کوردی بچم دەوام بکەم ئەزان هێتا ئێستاش دەگەدابی لە زۆربەی زۆری زانکۆی کولیەکانی مە بە کورد و کوشلواری کوردی مەمنوعە دکتۆر پار باسە کردوتە چوومەتە زانکۆیەک لە زانکۆکانی ئوستاز یعنی مەسەلەی کوردی دەبێت لە بوعدەکی دیکە تەماشا بکەین بەڕاستی بوعدەکی پڕ مەسئولیەت هەر کەسەکەمان بەقەدەر خۆمان بۆیە تەماشاکەی کاتێکی کە ئافرەتێکی کوردە بینێ ئێستا جلوبەرجی کوردی دەبەدابی بە متەخەلیف مەشهورە تێگەیشتی بڕۆ بزانێت چ زلکەکی دەبەکردێ فاشۆن و ماشۆن و نازانم ئەو بابەتانەی کە هەیە مەگەر ژنی کورد ئوستاز چ جلوبەرگێک لە جلوبەرجی ژنی کورد بە حیاتر و جوانتر و بەقەدرتر هەیە بەڕاستی وستاز ئەمە برینەکان قوڵن بەستەنات کێشە دینیەکە نییە کێشەی دیکەشمانن شەو بیلاوە سەلامەت بیاخ دوا قسەم بۆ بکە وەڵاهی من ئەوە بێژم کە بەڕاستی یەکەم مەدرسەکانی ئێمە کەی دەستیان پێکرد مەدرسە دینیەکانمان کەی دەستیان پێکرد مامۆستا دینیەکانی ئێمە لەو مەدرسەنە بابەتی دینیان بە کام زمان وتۆ بە تەلەبەکانیان خوێندنیان لێوە دەست پێکرد ئێمە ئیسا وەختێ باسی خوێنکارەکانی 100 ساڵ لەمەوە بەرەکەین خۆ لە مەکتەبانیان خوێندن لە مزگەوتا خوێندیانە و بە زمانی کوردی خوێندیان و جوان خوێندیان و فێر بوون و ڕێکاتن ناکرێت بێژین ئەم دوانە کاریگەریان لەسەر یەکنەوە بەڵام یەکچت جیا بکەینەوە بۆ شتەکە حەلبێ دین ڕێگەی ژیانی خەڵکە هەر دینێ بێت ڕێگەیەکە بۆ کەسەکە سێپرسەکەی پێجواب بواتەوە لە کوێوە هاتم کێ بە دیمی هاوردە تەکلیفم چیە لە جیهانە سێپرسە ئەم سێپرسە بە هەر زمانێک جواو ئەداتەوە بۆیە ئەم مرۆڤە ژیان فێر ببێ بەداخەوە ئەبێ هەر ئاخرەکەی بخرێتە زوانێکەوە خریا زوانەکەەوە جلەکەیش خەیاڵەکەین جلی دینەتیایە خواردنەکەیش خەیاڵەکەین خواردنی دینەتیایە زمانەکەش خەیاڵەکەین زمانی دینەتیایە بۆ نمونە ئەم دینی ئیسلامە کاتوتە لە ئێمە بە زمانی عەرەبی هاتووە ئێمە جلی عەرەبەکەیشە بینین لەبەری مامۆستاکەمانە وازان جلەکەش دینە خواردنەکە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە عەرەبستان نەوایە لە وڵاتێک لە لای هندیە سوورەکان بووە لە لای ئسکی و جەمسەرەکانی قوت بووە بەفر زۆر بووە لەوێنە
ئەو ئیسا شتێتری ئەخوارد خواردنێکی تر بوو ئەو خواردنە ئێمە حەزەکەی نێکێکمان خۆشەوێت لە ڕەنگی ئەو خواردن بخۆین قەی ناکە تۆ میوانێک بێ لێ پرسی چی حەزەکەی بۆی دانی وەلێ مانای ئەو خواردنە ئیتر خواردنەکەش جوزی دینە خورما دینە شیر دینە نازانم جلی عەرەبی دینە ئەوانە جیا بکەینەوە منیش کەسێکم خۆش بێت حەزەکەم وەکو ئەو بژیم بێژە ئەمە حەز ئەەکەم وەکو ئەو بم مەڵێ ئەمە دینە بۆ یەکانە ئەمە جیا بکەینەوە ئێمە کێشەمانە مەسەر لەم وڵاتە کەسێک ئەچواتە ڕێو ڕسمی ئاینی و خەریکە دینێک فێرەکە با کاکەیی بێ با ئیزەدی بێ بە جلوبەرگەکە چی ناوناواتین جلوبەرگەکە دین نییە حجاب دینە ها جلوبەرگمە بەستمە نەکو بێژن وتی وڵا دەست خۆش تەواو ملي حەزەشت جوان لە یەک دقا آخر قسەتم بۆ بکە دکتۆر دینی ئیسلام نەدیژی ئەی ڕەنگەش ڕەنگێ زمان زمانی عەرەبی نە زمانێکی پیرۆزە نە زمانێکی مقدسە لەسەر زمانên دی زمانەکە ناو زمانەدا سیەم نەتەونینە بێ زمان چار زمانی مەی کوردی بن خەتەری و بن مەترسیە دێ پێنج زمانی خۆ بپارێزن دەست خۆش شەش ینی دە 15 ڕۆژێکی تر ڕێک لە باشووری کوردستان 35 ساڵە ئێمە خۆمان حکمی خۆمانەکەین بەڵام مامۆسایەکی زانکۆی کورد لە ڕۆژهەڵاتەوە هاتووە دوێنێ شەو لە هۆتێلێک لە شاری هەولێر کەسێک نەبوو بە کوردی قسەی لەگەڵا بکە خواحافیز